دەرمانسازان لەگەڵ پەرستاران ڕۆ لەبەرەوەی جوابی دوێنێمان لەلایەن وەزارەتی تەندروستی و جوابێکی مقنع نەبوو ئەمڕۆ ئەوان تۆپەکان هەڵاوەتەوە ساحەی ئەنجومەنی وەزیران بۆ ئێمە شاتووی داواکارەکانمان ڕاستەوخۆ لەوە ئەکەین چونکە وەزارەتی تەندروستی ئەوەی کەوتویانە وتیانە ئێمە شتەکەمان خستۆتە بڕیارەکەمان ناوە بە ئەنجومەنی وەزیران و دەسەڵاتی دامەزراندنیش یانی ڕەبتە ڕاستەوخۆ ڕەبتە بە ئەنجومەنی وەزیرانە بۆ ئێمەش ڕاستەوخۆ هاتووین لەگەڵ لایانی معنیەکە قسە ئەکەین تا قەرار درراوە تەوقیعان کردووە کە ئێمەش لەگەڵەوانە تعین نەکرین بەڵام ئەوتانە ئیمساڵ پەشیمان بوونەتەوە بەیت شێوەیەڵە پێویستمان پێتان نییە کە پێویستان پێمان نییە بۆ مادام وەرمانەگرن بۆ کولی پزیشکیان دانامادام بۆ ئەسنانیان داناوە کە پێویستیان پێمان نییە. ساڵی 2015 تەخەڕوجمان کردووە پێشتر هەر ساڵی پار ئەو وەجبەی توبعام کە لەگەڵ ئێمە بوون دامەزراون و ئەم ساڵیش وەجبەیەکی کە دامەزرێن ئەوە دوو وەجبەی ئەوان دامەزرێن وەجبەی ئێمە وەکو دەرمانسازان دانەمەزراوین و لەگەڵیشمانە دکتۆرەکانی دان و پەرستاریش. ئایا ئێمە بۆ دانامەزرین ئەگەر وایە کۆلیژ دەرمانسازی و پەرستاری و دان بۆ کراوەتەوە ئەگەر دانامەزرین ئایا ئێمە بەستەنیا پێویستمان بە دکتۆری پزیشکی گشتیە یا ئەمانیش پێویستن.